خانما هونەرمەندی شێوەکار چیمەن ئیسماعیل لە داهێنانێکدا کە ئاوێتەیەکە لە ڕنگ و دەنگ و سەما گزارشتی لە هەست و نەستی خۆی کردووە. لە پێرفۆمانسی دەنگ لە ڕەنگەکانی ڕۆحمە گۆرانێکی هونەرمەند موحسین نامجۆی کردوێتە باگراوندی نمایشەکەی. هونەرمەند چیمەن ئیسماعیل ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە و گفتوگۆی زیاترەکەین لەسەر ئەم کارە نوێ. چیمەن خان سڵاو لێبێ بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوون. بەسەرکردنەوەتان سپاس. زۆر سپاس. ڕنگ ئاوێتەی چ چیرۆکێکە لەم پێرفۆمانسەیە؟ ڕنگ لە لای من هەمیشە بوونێکی سەرەکی هەیە لە ژیانی ڕۆژانەمە لە ئەو پانتایی کەتیای ئەژیم لە ڕۆحمدا. چیرۆکی ئەم کارەش بەڕاستی عشقێکە، خۆشەویستیەکە بۆ دنیای هونەر، بۆ ئەوی تر، بۆ ئەو خۆشەویستی کە هەمیشە لە کارە هونەریەکانی کەشما باسی یەکەم کارە مەفاهیمیەکانم کە خەریکە بەرەو ونبوونەچێت. لەم ئیشەیە ئەمەوێ بگەڕێمەوانێ بۆ ماهیەتی خۆشەویستی لە ڕۆحە لە ڕێگای ڕنگ و پێرفۆمانس و گۆرانیەوانێ. بەڵێ ساتێک بۆ ئارامی ڕۆح چ پەیامێکی پێیە؟ من هەمیشە کە کاتێ سەیری خۆمەکەم هەستەکەم من کەسێکی مرۆڤ دۆستم، ئاژەڵ دۆستم، ژینگە دۆستم، شانازی بەبوونی نەتەوەیەتی خۆمەکەم. لە قۆناغەیە هەستەکەم هەموو تاکێکی کوردی بەڕاستی لە بەردەم هەڕەشەی مەترسیەکی گەورەیە لە زۆر ڕۆوانە. پەیامەکەم ئەوەیە وەکو چۆن لە 2020 لە کاتی کۆرۆنایە کارێکی پێرفۆمانسی کەم نمایش کرد لە ماڵەکەی خۆمە کە چۆن دنیای عەولەمە ئێمەی دوورخستۆتەوە لە یەک. طبعا لەو کاتەشا کە نمایشم کرد کەسانێکی زۆر زۆر دڵخۆش بوون بەوە کە لەو کارە ساتەیە لە ماڵەوە کارێکی هونەریە بینن. هەبوو ڕەخنەی لێگرتمەوی چۆن ئەو کارە هونەریە جوانە لە سوۆسیال میدیا عەرزەکەی وتم نە، خەڵک ئێستا لە بارێکی دەرونی قورسایە. من ئەمەوێ بڵێم کە هونەر واتە ژیان، لەکوێ هونەر هەبێ لەوێ ژیان هەیە. لەبەرەوەی ئابووری پایەیەکی گەورەیە لە ژیانی کۆمەلگایە، ڕاستە، بەڵام بەرامبەری پایەیەکی گەورەتر هەیە کە ئەویش کولتور و ڕۆشنبیری هونەرە. پەیامەکەی من لەم قۆناغە بۆ ئەوەیە کە ئەمەوێ بڵێم لەم هیلاکیە زۆری کە تیایین بۆ ساتێک ئارامیان بەمێ و خۆشحاڵیشم پەیامەکەم گەیشتووە لەبەرەوەی تقریباً 30,000 مشاهدە و 51 شەیر و 500 کۆمنت. بەڕاستی من سپاسی بینەرانەکەم کە سپاس بۆ کارەکەی تۆ کە بینەرتانە. بەعکسەوە من هەموو کات دەڵێم لەم قۆناغەمە ئاوا ناکەم، من ئاواکەم بۆ بینەرەکانم کە بۆ کۆمنتە جوانە و ئەو ڕە جوانانەی لەسەر کارەکە ئەیەن. خۆشحاڵم کە پەیامەکەم ئارەساتێ بۆ ئارامی ڕۆح گەیشتۆتە بینەران. سپاسیانەکەم. لە پێرفۆمانسەکە وەک ئەکتەر خۆ وێنەکەی ئەفسون یا چیرۆکی ئەم ئەکتەریە ئەگەڕێنیتەوە بۆچی؟ بێگومان من لە مناڵیەوانێ حەزم لە هەموو بەشەکانی هونەرە و بە بەردەوامیش متابعەیانەکەم، بەڵام بەشی سەرەکی ئەگەڕێتەوانێ بۆ ئەو 26 ساڵەی تەمەنم لە عیشقێکی زۆر ڕۆحیم بۆ هونەرمەندی هاوسەرم حسەین مسری کە ئەو بێگومان بەڵێ یەکەمین کەس بووە کە هونەری پانتۆمایمی لە 1970 هێناوەتە هونەری کوردیەوانێ و نمایشی کردو و کۆڕی بۆ کردووە. بەڕاستی زۆر سەرسام بووم بە بەکارهێنانی جەستەی تەنانەت لە ژیانی ڕۆژانەشان نەک لەسەر لە کارە هونەریەکانیە. ڕەنگە ئەو عیشقە ئاوێتە بوو بێ بە ڕۆحم، ینی زۆر جار کە
مایشەکە ئەەکەم یان شتێک ئەەکەم وا هەستەکەم ڕۆحی حسین لە ناومایە ڕۆحی شاد بێت ڕۆحی شاد بێت بۆ هەمیشە. دەرچوون لە چوارچێوەی کلێشەکانە بەگشتی و لە هونەری شێوەکاریە بە تایبەتی چ ڕۆڵێک ئەگەڕێ لا بەرەو پێشچوونی ئەو هونەرەدا؟ بێگومان تۆ کە کاتێک کە زۆر کات باسی ڕەسانایەتی هونەرەکەین ئەڵێن چییە کە ڕەسەنایەتی هونەر دەرەخات، من هەموو جار یەکڕەم هەیە ئەڵێم ڕازگۆیی هونەرمەند لە خودی خۆیە بۆ کارەکەی هەمیشە وای لێ ئەکات کە کارێکی تازە بکە. بێگومان بەڕاستی ینی من ئەڵێم من هەتا ئێستا کە فەیسبووکم نییە و هیچ پەیوەندیەکم لەگەڵ دنیای دەرەوەیان نیە، بەڵام گەڕانەوە بۆ خودی خۆم و کارەکان و مێژوی هونەری خۆم و هەستکردنم بەو ساتانە کە زۆر جار کەوتنە خوارەوەی گەڵایە کارم تێ ئەکات ئەبێتە بابەتێک لە ناوەمە. ئەمە هەمیشە ئەگەر سەیری مێژوی هونەریشکەیت ئەو هونەرمەندانەی کە ئەو ڕازگۆییان لەگەڵ خودی خۆیانە هەبووە هەمیشە توانیویانە شتێکی تازە بکەن داهێنان بکەم. منیش بەڕاستی خۆشحاڵم کە ئەم داهێنانە کە ناتوانم یعنی ڕەنە لە دنیای دەرەوەیە کرابێت بە شێوەیەکی کە کرابێ وەکو هەنی هاوڕێم کە متابعن باسیەکەن توانی بێتم شتێکی بچوو بکەم. طبعاً ئەم پرۆژەیەم لەم خاڵەیە ناوەستێ بەڵکو سێ پارتیکەی هەیە شێوازیکەی هەیە لەبەرەوەی کە پرۆژەیەکە نووسم من ئەم پرۆژێمی 2019 کە لە دەفتەری خۆمە زۆر بە وردی نووسی و مەتەوانەیە یعنی ئەزانم چی ئەەکەم ڕەنە شێوازێکی تازە بۆ بینەریش دانێم کە یەتە بەردەم ئەو کارە هونەریە ئەو تابلۆی ئەیبینێ شێوازێکی تازەی هەبێ لە بینین بۆ کارەکە. چیمەن خان هیوای سەرکەوتنە بۆ خوازم سپاس کە هەمیشە بەکاری ناوازە ئاشنامانەکەیت و چاومان پڕەکەیت لەو کارە جوانانەی کە پێشکەشمانیەکەیت. وڵەکەمی منی زۆر سپاس بۆ سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس.